بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباع إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارم لخواي پروردگار طاعت وعبادت من لقبول إن شاء الله تعالى، وتمنى باقي بكا بيل تواب أو بتوانين فإن شاء الله تعالى أم تشنشوي قدري بيوزا خوابك نصيب من إن شاء الله تعالى. قربان باستي إن شاء الله عدم الغش، واتا إنسان مسلمان خوي ببارزي لغش لفيل الغش إنسان بتواني مكاريكي خرابة لعين إسلامي بيروزا. پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي: من غشنا فليس منا. وتا إنسان نابێ غەشکە فێڵ بکە، چکە فێڵکردن کارێکی خراپە، لە سیفەتی ئیماندار نییە، بەڵکو خوا دوورمان بخاتەوە لە سیفەتی ئەهلی خراپەیە. چکە بێ بزانین غەشکردن و فێڵکردن کارێکی خراپە، خوای گەورە دوای بەبوونی ئەو کارەوە خوای گەورە عوقوبەمانەدا. ئیمامی عومەر ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ ما كان يوم خيبر أفرمي لروجي خيبر دابوين أقبل نفر من أصحاب رسول الله صلى الله عليه وسلم يقول: إيك لو روجد علي فرمود يقول فلان شهيد فلان شهيد، فلان كالشهيدة فلان كالشهيدة، حتى مر بأتاك وتاي أويك أم صحابية. أما أنا فرمو بيغمري خواش صلى الله عليه وسلم جوي لبو كصحابة كان تمناي أو بياوانا كرد عند فلان كري فلان شهيدا. بلان بيغمري خواش تيتري فرموي فقال رسول الله صلى الله عليه وسلم: كلا إني رأيته يجري إلى النار في عباءة غلها. واتا من بينم أم بياولا عقري دوزا غاية لا عقرايا لقل بيغمر شاعجي عليه الصلاة والسلام ببوني عبايكي بردوه، يعني كاتي غنيمة پێشەوەی دابەش بکرێ عبایەکی بردووە بێ ئەوەی کە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەی ئەو نەیداوە پێی. ئەمجا فەرمێ: أخرج يا عمر فنادى في الناس أنه لا يدخل الجنة إلا مؤمنون. واتای عمر وچۆ بانگەواز بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناچێتە باشتەوە إلا ئیماندار بێ، ئیماندارێکی تەواو بێ. فخرجت فناديت ئەڵێ چووم و بانگ کرد أنه لا يدخل الجنة إلا مؤمن، يعني إلا مؤمنون، إلا ئیمانداران نەبێ ناچێتە باشتە. کەواتە مەبەستی چییە إلا ئیمانداران؟ واتە غەش و فێڵ لە سیفەتی ئیماندار نییە. بەداخەوە بە ئەمڕۆ غەش و فێڵ بووەتە مەستەری ڕزق ئەمڕۆ لە 170-80 بۆتە فێڵ. هەر لە میوەی بازاڕ ڕۆ بیگرە هەتا خواردنەکان، هەتا ئەچێتە ئەو سەرۆگشتی فێڵ و غەشی تیاکە. ئەوانە گشتی گونەحباریە بەڕاستی، ڕزقەکەشی حرامە بێ بە بۆنەی ئەو غەشە فێڵە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەناو مەدینەدا تێپەڕە بوو، بینی گەنمێکە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی مبارەکی بۆی ژێری گەنمەکە و بانی گەنمەکەی بزان چۆنە، بینی گەنمەکە لە بانەوە وشکە لە ژێرە و سێرەکە دەستی کردە ناوێت پەڕە، یعنی باشەکەی خستەتە بان، ژێرەکەی خراپەکەی لە ژێرەوە دانا. ئیمڕۆ میوەی ئیمڕۆ وایە، باشەکەی خاتە بان جوانەکەی خۆشی لە ژێرەوە تێیەکا بۆ خەڵک. ئێوە غەشە، ئەوە فێڵە، یعنی ئەوە بەسیترین فێڵە. ئەمە زۆر سادەیە، ئەوە بچووکترین فێڵە. هەتا ئەگاتە گەورەترین فێڵ، کەشتەکە ئیکسپایر بووە، تاریخەکەی ئەگۆڕێ، ئەنێرێتەوە بۆ شەریکەکە مۆرێتری لێدا، یان سێرەکەی حەیوانەکە گیانلەبەرەکە چی مەڕ و ماڵات بێ، چی مریشک بێ،
شتی خراپی پێدا شتی پیسی پێدا ئەمانە گشتی فێڵە خوا پەنامان بە ئەگەر وا بڕۆین زۆرینەمان تێکەین کەممانێ ئەم زەمانە دەرەچین لەو فێڵ و ڕەش چکە غەش و فێڵ پێغەمبەریانە فەرمێن لە من نییە یعنی پێغەمبەری خوا بەریئە لەو کەسەی کە فێڵە کاکە غەشەکە چی هەڕەشەیەکی سەختە بەڵام ئایا ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەیان دەرکردووە پێی ئایا لەگەڵ ئەم هەڕەشە معامەلەکەن یان گوێی پێ نادەن ئەمڕۆ ئەبینی لە بازاڕە چەنەها شتێکی سپایرەیە شتی خراپەیە شتی خراپی پێدا پێڵێ حرامەژێ بەخوای دەچی بکەم مامۆستا بەخۆشتی باشی بەمە گرانە دەری نایەنێ دەری هێنێ بەس ئەو ڕازی نییە بەو دەرهێنانەی کە ئەو هەیەتی چکە دایمەن ساعتە بینینیش معاملەکانمان بەڕەکەتی تیانە بۆیە هۆکارەکە ئەمەیە چکە هەندێک شتەکەین لە معاملەدا ئەبینین بەداخەوە ئەمڕۆ ئەبینیت مامەڵەکان لە جێگای خۆیان نییە شتەکان گۆڕاوە خەڵک سەرمەندە نەخۆشی زۆرە سقەکەم بووەتەوە فێڵ زۆرە خوا پەنامان بدە بۆی ئینسانی موسڵمانە بێ بزانێ ئەم کابرا لەگەڵ پێغەمبەری خوا بووە عەلەیهی سەڵات وەسەلام وە سەحابە ئاواتیان خواستەوە بۆی پێغەمبەری خوا فەرمێ بینیوە لە ئاگرایە و پیاوە لەولا شەوە کە پێغەمبەری خوا بە واقعی خەڵکی فێرەکە بۆ ئەوەی کەوا لە بازاڕە کڕین و فرۆشتن ئەکەن ئەبێ وریابن ئەبێ دەرە و ناوی چۆنە ئاوایە کابرا سێرەکەی سەسیۆن بۆ خواژە بەخوای نەکەم وایە دوای سەرەکەی ئەوەی کە ئیفرۆشە سەرەکەی وا دەرماچێ سوبحان الله کۆنە ئەڵێ تازەیە تازەیە ئەڵێ کۆنە ئیتر هەموو ئەنواعەکە چکە خوای پەروەردگار یەک سوورەتی نازڵ کردووە سوورەتی مطەففین بە تەفاسیل باسێکە باسی لە تەرازوو لە دوای تەرازووەکە باسی مامەڵەی بازاڕەکە لە سوورەتەکانی ترا باسی معاملاتەکە بە تایبەتی دین بکە دوو بەشەوە دوو بەش بەشێکیان عیبادەتە بەشێکیان معامەڵەیە معاملاتە بەداخەوە ئەمڕۆ ئێستا تۆ بچینە بازاڕ ئەگەر ڕاپرسیێ بکەن من تەمەنا ئەکەم یعنی ئەو گەنجانە ئەمە بکەن هەر دەستکەوتێ بچێتە بازاڕ پرسیار بکە ئەوانەی وا کردنی و فرۆشتنکەن لە بازاڕە لێ بپرسێ لە کڕێن و فرۆشتن چەندێ ئاگات لە حەڵاڵ و لە حرامەیە سەحابە جاران کڕین فرۆشتنی ناکرد هەتا تێبگشتایە لە حەڵاڵ و حرام ئەمڕۆ ئەی کا کڕین و فرۆشتن بەڵام لە حەڵاڵ و حرامەکە سێرەکەی توش تێ دوایەوە پرسیارەکە توش تێ دوایە پرسیارەکە ئیسە زەکاتەکەمان خەڵک وای یاتۆ بە کەیفی خۆی زەکات دەدا باوکەی داتە کوڕ کوڕی داتە باوک ئەیداتە خۆشکەی داتە برا ئیتر ێژە کوورە نیەتی بەخوا هەر ئەوەنە خوەر ئەوە نییە نیەتی زەکاتە داتە هەموو شتێ زەکات نادرێت هەموو کەسی خوا بڕیەتوێ لە قورئان 8 سنفە لەمە زیاتر چۆلەوە ئەڵام کردە هەموو دنیا زەکاتی تۆ بیدە ئەوەی لای خوا قبوڵ بۆ نابێت زەکات تۆ بدەیت هەموو کەسی وەڵا بێژە خۆم با خۆم بیدەمێتێ خۆ چۆنە بێ بیدەی پێی ئەبێ بیدەیتە وەکیلەکە بیگەین تۆ ڕۆی دەی لە قاپی زەکات دێت ئێمە شکاندنەوە ئەو نەفرەیە وەڵا زەکاتەکەیشی پێ نادا پارەی ئەڕوا چی لێکە پارەکە کاتە مەواد دروست نییە وریابن پارە نابێ بکەیتە مەواد نابێ بکەیتە پارە ئەمە کەیفی خۆت نییە بە کەیفی خۆت بڕۆی بیکەیتە مەواد بیکەسە لە غیزایی چی کاکە تۆ گڵات هەیە گڵا بوو ئەبێ گڵا بدەیت پارەی عێراقی بوو عێراقی بدەیت خواردن بوو خواردن بدەیت ئەمە ئاوایە شەرع ڕوونیە کاتەوە هەمووی نابێ بە کەیفی خۆمان ئێمە شەل و چۆر نەپارێزین بە کەیفی خۆمان ئێمە زەکات بدەین شەرع دایناوە زەکات دەدەیتە خوشکێک نابێ بڕۆی بدەیت پیاوەکەی نەفەقەیش خۆشکەت کێی باتە ڕێوە پیاوەکەی ئەبێ بیدەیتە پیاوەکەی و نابێ ڕێ تەسلیمیش خۆشکەتی بکەیت و بە بۆنەی 4 درهەمی تۆ لە ماڵ زاوەکە تا بێتە شەڕ لەسەر 4 درهەمەکەی تۆ بەجارە زانە شەڕ دروست دەبێ بۆنەی 4 عانەوەی دەیتە خوشکەتی دێتە براکەت چکە نەفەقەی خۆشکەت کێیدا خۆ تۆ نایدەی یان ئێجا وەڵا بابە زەکات دەمە باوک هەز زۆر عیب زەکات بۆ باوک ناشێ باوک ئەبێ تۆ بیکەیتە خاوەنداری باوک بۆ تۆیە باوک ئەتوانێت زەکات بە تۆ بدات لە حاڵەتێکە ئەگەری دەستکرد بووی ئیمکانیەتە نەبوو
ئەو شێژن نابێ بەوەش بیدا ئیلا قەرزەکە بۆ بداتەوە. عولەمایان فەرموویانە کەواتە غەش نەکەین لە زەکاتەکانمان، فێڵ نەکەین لە سەدەقەکانمان، دزیتیە نەخەین، نوقسانی نەکەین. چۆن مامەڵەی دنیای ئەمڕۆمان ئەبێ وریابین. تۆ بەیانی دووبانی سەرفترەیە تێتە بەرەوە ئەبێەوە خۆی بیدەی سەرفت. عینادی ناوێت کە لە ڕقی ناوێت لە دینە. دین هاتووە بۆ ڕەحمەت مێرەبانی خەڵک تێرکەین ئێمە. ڕەمەزان هاتووە تێرکردنی خەڵک لای ئێمە مەبەست. برنجە یان پارەیە لای من و تۆ مەبەست نییە. لای من و تۆ مەبەستی گەورەمان ئەوەیە خەڵک تێرکەین. بە کامەی خەڵک زۆر تێرە بێ شەرعا لەگەڵەوە. شەرعا لەگەڵەوە هاتووە بۆ خزمەتی مرۆڤ. ئەم دینە عەزیمە هاتووە بۆ خزمەتی مرۆڤ. لەکوێ مەسلحەتی مرۆڤ زۆرە هەی لەگەڵەوە ئێمە ئاوا سێریەکەین. دین ئاوا دین تەسک ناکەینەوە لە چەند شتێکی بچوو کەمدا. نە کابرا دوێنێ پێرێ من پرسیارێکی لێ کردم وتی مامۆستا من زەکاتم بۆ نمونە گێسکێکە. وتم ئەبێ گێسکەکە دەرکە، ئەبێ گێسکەکە بەری. وتی مامۆستا من ئەگە گێسکەکە بدەمە ماڵەکە نازانێت چه لە بازار ئەیفرۆشێ و ئەی خەڵەتێن و نیان کەمتر لێ ئێسێن. وتم دەی باش. وتی ئەتوانم پارە دەرکەم؟ وتم نا، ئەبێ گێسکەکە خواوەکیلی وەکالەتی خۆتیانێکە بیبێ بۆ بازار بیفرۆشی، لە هینی خۆت باشتر بیفرۆشی، نەیدەیتە هەڕاج. شەنێکی کرد ئەو پارە 1 درەم نابێتەوە بۆ ماڵە بێت بۆ پارە زکات بیدیتە ماڵێکی مستحق، کەسێکی مستحق. چکە ئەمانەی کە ئێستا من ئەڵێم چکە ئەبێ ئێمە پێش کات مدارەسەی وەزعەکەمان کردبێ ئەنجا من بیگەین بە تۆ، تۆش ئەبێ بیگەینتە کەسێکی. کەواتە ئێمە عەزیزان ئەبێ وریابین غەش نەکەین لە عیباداتمانە، غەش نەکەین لە مامەڵەی ڕۆژانەمانشا موسڵمانانش نەخڵەتین. یعنی ئێستا ئێمە کڕین و فرۆش نەکەین. کابرا دوکانیە، کابرا هەر ئیشێکی ترەکە، لە هەموو ئیشەکە ئەبێ وریای فێڵ بین. چی لە وشەیەکا فێڵ نەکەین، چی لە کار و کردارێکا نەیکەن، و چی لە عیبادەتەکەمانیش فێڵ نەکەین. ئێستا کە کاتی ئەڵێین غەش نەکەین، وازانین غەش ئەوەیە بەس من توو بخەڵەتێن. هەیە مرۆڤمانەیە غەشەکە لە عیبادەتەکەی فێڵەکە، لە عیبادەتا فێڵەکە غەشە سێرەکەی سبحان الله عیبادەتەکە لە جێگەی خۆی ناکە. ئەوش فێڵە، فێڵ هەر فێڵە، چی لە عیبادەتا بێ و چی لە معامەلاتا بێ و لە چی هەر کار و کردارێک بێ. بە تایبەتی ئیکسپایر بەداخەوە ئەمڕۆ دوکاندەرە عەزیزەکان زۆرینەیان باشن ئەلحەمدوللا سوپاس بۆ خۆی پەروەردگار، بەڵام ئاگاتان لێ بێشتی ئیکسپایر مەیدەنە خەڵک ڕجا. ئەم قسەم بۆ ئەوانەیە بە تایبەتی دوکاندارن دوای ڤیدۆکە بینن و گوێی لێگرنەوە. کەواتە مەبەستمان ئەوەیە کە ئینسان ئەبێ لە دنیادا چۆن ژیا ڕاست بژی و ڕاست بڕوا لەسەر ئیشەکان بۆ ئەوەی خۆی پەروەردگار هەم عیبادەتی و هەم تاعەتی بە جوانی خۆی پەروەردگار قبوڵ بکاو و چاک و باش وەری بگرێ. ئەبێ ئاگامان لەوە بێ. کەواتە غەش سیفەتێکی خراپ، غەش و فێڵ سیفەتێکی خراپە. تەنانەت تۆ ئەگەر لەگەڵ برای موسڵمان خوشکی ئیماندارت شتێکت وت ئەبێ وابێ لە پاشملە شتێکی تر نەبێ. ئەگەر وابێ خوا پەناماندا بێ مراعاتی خۆمان بکەین، بە تایبەتی ئەوە بێ ڕاستکەینەوە، چاکەینەوە، باشی بکەین. خی گەورە لە غەش و فێڵ دوورمان خاتەوە. پەروەردگار فێری ڕاستی و ڕاستگۆییمان بکە لە مامەڵەماندا، لە عیبادەتماندا، لە زکاتماندا، لە سەدەقەماندا، لە خێرماندا، لە چاکەماندا، لە مامەڵەی ڕۆژانەماندا. خی گەورە بمان کاتە کەسێک بە دوای ڕاستیەکانە بگەڕین و ڕاستیەکانش جێبەجێ بکەین و خی پەروەردگارە دوورمان خاتەوە لە غەش و لە فێڵ. یا ڕەبی بمان کەیتە کەسێک ڕاستگۆیانە مەعامەلە بکەین، ڕاستگۆیانە کڕین و فرۆشتن بکەین، ڕاستگۆیانە عیبادەت بکەین، ڕاستگۆیانە وتە و قسە و هەرچی ئەڵین لەبەر ڕەزامەندی تۆ بێ. یا ڕەبی خوای ئەمڕۆمانش لێ وەرگرە و بیخە سەر تەرازوی چاکەکانمان بە بینینی خۆت و پێغەمبەرەکەت عەلەیهی سەڵات وەسەلام لە بەهەشتا و لەسەر حەوضی کەوسەر شادمان بکەیتەوە، ڕەحم بە نەخۆشەکانمان بکەیت. ئەوانەی داوای دوعای خێریان کردو یا ئەڵڵاه یا شافی خوای شفای عاجلیان بەی، ئەوەیشی کە داوای نەکردو هەر شفای بەی. یا ڕەبی خوای ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی، وڵاتمان پارێزی لە شەڕ و موسیبەت و بەڵا
لە فیتنە و تەمەنمان درێژکەیتەوە بۆی قەدر و شەوانی قەدر بکەیتە نەسیبمان. آمین آمین الحمد لله رب العالمين والسلام